سلااو هاوڕێیان، ئەمڕۆ باسی پرسیارێک دەکەین کە زۆر کەس لە ناو کۆمەڵگادا دەپرسێت. ئەی بۆچی پیا و چوار ژن دەهێنێت، بەڵام ژن ناتوانێت زیاتر لە یەک مێردی هەبێت؟ با سەرەتا بەگەڕینەوە بۆ مێژوو. پێش ئیسلام پیاوان هەندێک جار دەیان ژنیان دەهێنا، هیچ سنوورێک نەبوو. ئیسلام هات وەگوتی بەس زیاتر لە چوار نابێت. ئەمە سنوورێکە بۆ پاراستنی مافەکانی ژن، نەک تەنها ئارەزووی پیاو. بەڵام ئەم ڕێگەدانە بە مەرجێکی زۆر توندەوەیە. دەبێت پیاو تەواو دادپەروەر بێت لە نیوان هاوسەرەکانیدا، لە خەرجی، کات و هەستدا. ئیسلام دەفەرمێت ئەگەر ناتوانێت دادپەروەری بکەیت، تەنها یەک ژن بۆت هەڵاڵە. زانایان دەڵێن کەم پیاوێک دەدۆزرێتەوە بتوانێت ئەم مەرجە پێک بەهێنێت. بۆیە باشترین و پێشنیارکراوترین شت لە نەفسی ئیسلامدا هەمان یەک هاوسەرە. ئەی بۆچی ئەم ڕێگەیە دراوە؟ وەک چارەسەرێک بۆ کیشە کۆمەڵایەتیەکان، وەک دوای جەنگەکان کە ژمارەی پیاوان زۆر کەم دەبێت و ژنێکی زۆر بێپوشتگیر دەمێنێتەوە، یان کاتێک ژنێک نەخۆش دەکەوێت و ناتوانێت مافەکانی هاوسەری پێک بەهێنێت. ئیسلام ڕێگەداوە پیاو بە ڕێگایەکی ڕێگایانە هاوسەرگیری بکاتەوە، بەبێ ئەوەی ژنەکەی فەرامۆش بکات یان تەلاقی بدات. بەڵام لە لایەکی ترەوە بۆچی ژن ناتوانێت زیاتر لە یەک مێردی هەبێت؟ وەڵامەکە زۆر ڕوونە: پاراستنی ڕەچەڵک. ئەگەر ژنێک چەند مێردێکی هەبێت و دووگیان ببێت، کی دەتوانێت بڵیت باوکی منداڵەکە کیە؟ ئەمە دەبێت هۆی شەڕی ناوخۆیی، تێکچوونی میرات و لە دەستدانی ناسنامەی منداڵ. ئیسلام ویستوویەتی هەر منداڵێک باوکی خۆی بناسیت و مافی خۆی وەربگریت. کورتەکەی ئیسلام فەرەژنی وەک چارەسەرێک داناوە بۆ کیشە کۆمەڵایەتیەکان، نەک وەک دەرفەتێکی بیبەرامبەر بۆ پیاو. هەروەها ڕێگەی لە فەرەمیردی گرتووە بۆ پاراستنی ڕەچەڵک و شکووی خیزان. ئەمە دادپەروەری خوایە، و خوای گەورە زاناترە.